من بەرپرسیێرە خراوی سۆمای چاوانی هەڵەبجەی شەهید نازەنی مستەفا حەماخان ئێمە ئەمڕۆ هەستیان بە دابەشکردنی هاوکاری 3 مانگ مانگی 4 و 5 و 6 بە بۆنی جەژنی قوربانەوە بۆەوەی خۆشی و خەندە بخەینە سەر لێوی منداڵەکان. ئێمە لە هەمان کاتا جلی جەژمان بۆ 50 منداڵ ئامادە کرد. خی گەورە جەزای خێرخوازان باتەوە، چونکە ئێمە لە ڕێی ئەوانەوە ئەتوانین ئەم چالاکیانە بکەین. خی گەورە بەرەکەت بخاتە دین و ئیمان و ماڵ و مناڵیانەوە کە خۆشی ئەخەنە سەر ماڵی ئەیتامەکان بێبەشیان ناکەن لە ڕزق و ڕۆزی خۆیان و ئێمە داواکارین لیان لە هەمان کاتا وەکو بۆ ڕۆژی جەژنی قوربان ئەگەر هەر کەسێک ئامادەیە قوربانی بکە بۆ ماڵە ئیتامەکان ئێمە بە دەستێکی ئەمانەتەوەی گەێنینە ماڵەکانیان و لە هەمان کاتا ئێمە وەک چالاکی خۆمان لە جەژنی قوربان لە بۆنەی کردنەوەی قوتابخانە لە کاتی وەرزی بەهاردا و لە هەمان کاتە لە جەژنی ڕەمەزاندا ئێمە هاوکاری بەسەر هەموو منداڵەکانە دابش ئەکەین لە ڕێی خێرخوازانەوە خوا پاداشتیان باتەوە. سەرەتا من ناوم ڕیان محەممەد حەسەنە، تەنانم 2 ساڵە. تا ئێستا دەستخۆشی لە دەستگای خەرخوازی سۆمای چاوانەکەم کە تا ئێستا منیان بیر بۆ هاوکاریان کردم. وڵی داواکاریمان ئەوەیە کە هەمیشە بەدەممانەوە بن، ئێمە هەر ئەمەمان هەیە، هیچ مەعاشێکی ترمان نییە. وڵی من وەک خۆم وەکو دایکێک دەستخۆشی لەم سۆمای چاوانەکەم بە تایبەتی ئەم ڕێکخراوە کە هەڵساون بە ئەنجامدانی چەند هەزارەها مناڵی بێباوک و یارمەتیان داون بە تایبەتی لەم وەزعەنا لەبارەیە بارودۆخی هەموو مادی خراپە و بە هەموو شێوەیەک بەڕاستی وەکو من خۆم سوپاسیانەکەم و دەستخۆشیان لێکەم. خی گەورە زیاتر ڕزقی ئەو کەسانە با کە هاوکاری ئەم مناڵە بێباوکانەکەن. وڵی ئەمەش تەنها داواکاریمان ئەوەیە لەبەرەوەی بارودۆخی ئێستای خۆمان زۆر قورسە بە تایبەتی ئەم مناڵە بێباوکانە داوایان لێکەین کە زیاتر هاوکاری بکەن، دەستخۆشیان لێ بکەین. خی گەورە یارمەتیان باو ئەوانیش دەست یارمەتیان درێژ بێ بۆ هەزارەها مناڵی داما و بێدەرامەت و بخان و ماڵ هەیە. بەڕاستی لەخوا بەزیابێ لەبەرەوەی لەم کاتەیە سامانگی وهەیە ئەمە ئەچێتە 2 مانگ مەعاش نییە، هەر خەڵک نە هەمووی بەعام مەعاشی نییە. دەی ئەمان هەڵەستن هەموو مانگانە مانگی خۆیان ناپۆتێنن، بەڕاستی دەستخۆشیان لێکەین و خی گەورە پاداشتیان بداتەوە. سەرەتا بە خێراتنی جەنابتانەکەین، دەستخۆشییان لێکەین، زۆر سوپاسیانەکەین. بەڕاستی هاوکاریکی باشە بۆ ئێمە، یعنی وەکو شخصی خۆم ئێستا جێزانەکەم 250 تیانە ئەو موچەی 3 مانگی نردووە من دەستخۆشییان لێکم. خی گەورە بەرەکەت بخاتە ماڵ و مناڵی، خی گەورە پایداریان کە یاخوا لە شان ساق بێ دەستخۆشی لەم خوشکانەی شەکەین کە عەزیەتێکێشن لەگەڵ ئێمە و هاوکاری ئێمن. زۆر سوپاسیانەکەم. خی گەورە لە ساق و تەندروستیان کات ببێ بە چرای قیامەت بۆیان ئینشاءڵڵا.